هەموو لایەکتان بەخێر بێن. ئەوانەی کە یەکەم جارە هاتوون بەخێر بێن سەرچاومان، ئەوانەی کە زۆر جاری سەردانیان کردوین. ڕەنگە بیرۆکێکتان لە گەڵاڵە بوو بێ ئێمە بۆچی ئەم کۆنسێرتان ناکەین، تەنها بۆ ئاشکردنەوەی گەنج و لاوی کووردا بۆ ئێوەی خۆشەویستە لەگەڵ مۆسیقا و گۆرانی میلیە. خۆشبەختانە لەوەیە توانیمان سەرکەوتوو بین کە هونەرمەندی میلی ئێستا لە هەموو کاتێک زیاتر لە گەشەکردنایە و لە هەموو کاتێکی زیاتر ئاستی جەماوەری ڕۆژ بە ڕۆژ لە بەرز بنەوەدایە. وای لێ هاتووە زۆرێک لە هونەرمەندان کە جاران گاڵتەیان بە هونەری میلیە کرد بەخۆیان ئەڵێن هونەرمەندی میلی. هونەرمەند هەبووە هەرجێ زامادە نەبوو لەگە هونەرمەندێکی میلیە دانیشێ ئێستا بەرنامەی تەلەڤیزیۆنی وەرەگرێ ئەو مقابلەی هونەرمەندە میلیەکانی ئەماکە. یعنی ئەمە خۆی لە خۆیە گەڕانەوەی ناسنامە و کەسایەتی بۆ هونەرمەندە میلیەکانمان کە ئێمە فەخری پێوەکەین. لە هەموو دنیای هونەری میلی لە هەموو شتێک زیاتر نابێ بازی بەسەرا بێت. تۆ جارێ هونەرەکەی خۆت فەرام بکەیت و باز بێت، هونەرێکی نامۆ و ستایلی نامۆ و ئۆرەبیسک و جۆرەهات ستایلی نامۆ بێنیتە ناو هونەرەکەی خۆتەوە. بەڵام ئەمە کاتێکە بێت کە تۆ هونەری میلیەکەی خۆتە بە تەواوی خزمەت کردبێ، زینوت کردبێتەوە. ئێمە لێرە لە ڕێگەی ئەم چوارشەمە هەنگانەوە توانیمان ساڵی پار 40 دانە کۆنسێرت لێرە ئەنجام بدرێت کە هەمووشی ئێستا لە ناوەندەکانی بڵاوکردنەوە بە تایبەتی ئارۆ بڵاو بۆتەوە. ئەمە دیارە خۆی لە خۆیان خەرمانێکە کە چۆتە سەر هونەری کوردی. ئەو سیریانە هەندێکی تیا بوو لێرە کۆڕی مەقامات بووە. خۆشبەختانەم بیستمەتەوە سوودی لێوەرەگرن خوێندکاران بۆ فێربوونی مەقام. ئەوە خۆی لە خۆیان گەورەترین دەستکەوتە بۆ هونەری کوردی. برادرە دوێنێ کە ڕیکلامەکەمان کردبوو بۆی نووسیوین لەم کاتە هەستیارەیە کە یادی حەبوی شوباتە. ئێمە ڕێز سەری ڕێز و نوازش بۆ هەموو شەیدەکانی حەبوی شوبادانێن کە نامەیە ئێمە باسچینە سەر باسی سیاسەت بەڕاستی چکە ئەو گەنجانە بە ناحەق خوێنە ڕژا. ئێمە بە پێچەوانەمانەیە خەڵک ئارام بێتەوە. ئەم شارە وەکو پاسێک وایە کە لە ڕزگاریەوەیت لە چەند شوێن دەستی لێ ڕاگرن ئەنواعی خەڵک سوارە بێت. شاری هەمومانە، شاری هەموو حیزبەکانە، هی هەموو لایەنەکانە، شاری یەک لایەن نییە بەتەنیا. ئێمە کاری ئێمە سیاست نیمە لێرە خەڵک ئەمانەیە ئەو گەنجانە لە باتوی بەلاڕێە ببرێن، بیان بێن شەڕەبەردیان پێ بکەین، بە کوشتیان بینێمەمانە گوێ لە گۆرانی مۆسیقا بگرن. کاری ئەمە لێرە پامێکی ترە، خزمەتی کلتورە. شوێنەکەمانەوە شوێنی کلتوری زەردەژانی هیچ دڵنیاتان نەکەمەوە. ئێمە تەنها خزمەتی شارەکەمان خۆشەویستیمان بۆ شاری سلێمانی و بۆ ئێوەی خۆشەویست بۆ ئەو گەنجانەیە هیوادارم ئێوەش هەتا بتوانن هەمومان بێک و یەکتریمان خۆش بێ، یەکتری قبوڵ بکەین، گوێ لە گۆرانی بگرین، گوێ لە مۆسیقا بگرین. بەخێر بێن سەرچاوم. ئەمڕۆ هونەرمەندێکی زۆر خۆشەویست بەکۆم جارێ ئاماژەی پێم. ئەم دوو هونەرمەندە خۆشەویستە ئەو کاکە سەرکۆ سەرداریش کاک سەنگەر کەمال ئەگەر دڵنیا بە بچێ بۆ شوێنێک نەوانێ بە خۆتان نەزان بەگرێ بەستێکی زۆر باش نەوێ ناچێ، بەڵام هەمووی لەبەر خاتری خزمەتی شارەکە و خزمەتی پایتەختی ڕۆژ